بە ئامادەبوونی تیمەکان نێوخۆیەکانی سکی سەربەفر لە چیای کۆڕێک لە قەزای ڕواندز خلیسکانی سەربەفر بەڕێوەچوو. ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان ناوچەی لەبارن بۆ وەرزشە، بۆیە وەرزشوانانی سکی داوا دەکەن پەرا بەم جۆرە وەرزشە لە هەرێمی کوردستان بدرێت. وەک خۆشیان دەڵێن هیچ لایەنێک هاوکاری تیمەکانی سکی نییە، خۆیان تیمێکیان پێگەنا و پێداویستیەکانیشان بۆ خۆیان دابین کردو و پاڵەوانێتیەکان بەڕێوە دەبن. ئەم فیستیڤالە پێی دێ لە چەند بەرگە و بابەتێکی زۆرە زۆر لەوانە سکی سەربەفر، نمایشی پەرەگلایدەر، پەرەماتۆر و بڕگەی هونەری وە لە ئێوارە بڕگەی ئاگرکردنەوە و یاری ئاگرینی و چەندی نمایشی زۆرا زۆر ئەنجامە دێتن کە بە دڵنیاییەوە لە ئاست حەز و چێژێش تایبەتی گەشتیاران دەبێت کە بەشدار دەبن لەو فیستیڤالە. پێویستی بە هاوکاری زیاترە. ئایا ئەو هاوکارانێکی ئێستا ئاکرێن یان ئەو فیستیڤالانێکی ئێستا ئاکرێنەوە هەرچەندە جێی دەستخۆشیە، بەڵام ئەگەر بڵێ لە ئاستمۆحی ئێمەدابێن نەخێر هێشتا زۆری ماوە، چونکە بەڕاستی ئەو کەلوپەلانێکە لە یاریسکی بەکاردێ کەلوپەری گرانبەهانە پێویستی بە پاڵپشتی مادی هەیە بۆ یاریزانەکان. نەشم زانیوە تا ئێستا کە ئەم یاریە لەلایەن حکوومەت گرنگی پێ بدرێ. بەڕاستی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو شوێنانێک کە ئێمە وەکو منتیقەی ڕواندز و ناوچەی سۆران و باڵەکایەتی ئەوانە هەموو شوێنی شیاون بۆ ئەم یاریە، بە تایبەتیش بۆ یاریسکی کە یاریەکە زیاتر لەسەر بەفر ئەنجام ئەدرێ لە وەرزی زستانانیش.